بەڕێز لە هەرجەیەکن سڵایەمەتان لێبێت ئومێدەکەم گشلایەکتان لە ساق من تەندروستێکی باشتان هەبێت و دەستپێکی ڕۆژێکی خۆش بێ بۆ گشلایەکتان. بە یارمەتی هاوکارانم ئەم بەرنامەیەتان پێشکەش دەکەین. لەم بەرنامەیەدا لەسەر بابەتی شەفافیت و ماڵپەڕی شەفافیت گفتوگۆ دەکەین. هەڵبەت ماوەی 2 ساڵێک بوو کە ڕخنەیەکی زۆر لە شاری سلێمانی دەگیرا کە دەوترا داهاتی سلێمانی دیار نییە، داهاتی سلێمانی کەس نازانێت سەرچاوەکەی لەکوێوە دێت، داهاتەکەی چەندە، چۆنە، چی لێ دەکرێت. ئەو بوو لە ناوەڕاستی مانگی 12 بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە هاوکاری وەزیری دارایی و تیمەکەی لە چوارچێوەی ماڵپەڕێکدا پرۆژەیەکی شەفافیت یا پرۆژەیەکیان ڕاگەیان بە ناوی شەفافیت کە تیایدا سەرجەم ئەو داهاتانەی سلێمانی هەڵبەت داهاتە نانەوتیەکانی سلێمانی بە پارێزگای هەڵەبجە و بە هەردوو ئیدارەی گەرمیان و ڕاپەڕینەوە تیایدا بڵاو دەکرێتەوە کە ئێمەش لەم بەرنامەیەدا زیاتر باس لەوە دەکەین یان گرنگی بەوە دەدەین کە ئایا کاریگەریەکانی ئەم ماڵپەڕە کاریگەریەکانی شەفافیت لە داهاتە کاریگەریەکانی چییە، چی دەبێت و بازە بە گشتگیرکردنیشی دەکەین ئەگەر ئایا بە گشتگیر بکرێت لەسەر ئاستی هەرێمی کوردستاندا چ کاریگەریەکی دەبێت، شەفافیت لە داهاتدا بۆ خۆی چی کاریگەریەکی دەبێت لەسەر ئاستی هەرێمی کوردستان. گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ دکتۆر کامەران قادر کە بەڕێزیان مامۆستای زانکۆ و پسپۆر لە بواری ئابووری و دارایی کە بەشێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. دکتۆر کامەران بەخێربی. میوانێکی تریشمان لە هەڵەبجەوە ڕزگار حەمەنووری کە بەڕێزیان ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانین و بەشێوەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵ ئێمە ئامادەیە. کاک ڕزگار بەڕێزیشتان بانیتان باش و سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکەدا. مانیێوەش باش، زۆر سپاس. زۆر سپاس. دکتۆر کامەران سەرەتا لە بەڕێستەوە دەست پێ بکەم وەکو سەرەتایەک وەکو بەرچاوڕوونیەک پێمان بڵێ کە ئایا شەفافیت چی دەگرێتەوە، بە واتای چی دێوە، لە ڕووی ئابووریەوە چی کاریگەریەکی ئەرێنی هەیە؟ بەڵێ دیارە پێشەوەی باسی شەفافیت لە کوردستانە بکەین دەبێ باسی بکەین کە شەفافیت ڕێکخراوێکی هەیە، ڕێکخراوی شەفافیتی نێودەوڵەتی کە زۆر کاریگەری گەوری هەیە لەسەر ئابووری هەموو وڵاتێک. بۆچی؟ لەبەرەوەی کە کاتێک شەفافیت هەبێت واتە هەموو داتا و زانیاریەکان بەڕاست دروستی بخرێتە ڕوو، ئەو کاتە چی ئەبێت ئەو کاتە تەسیری بۆ ئیستثمارات دەبێت. ئیستثمارات معنای چی؟ معنای ئەو سەیڤینەی کە تاکەکانی کۆمەڵگا یا بانکەکان هەیەە و ئەیخەنە گەڕ لە بوارێک لە سیلەیەکێک لە سێکتەرەکانی ئابووری. کەواتە کە کاتێک زانیان شەفافیت هەیە کەواتە پارەکانیان لە ڕیسکا نابێت، یعنی پارەکانیان لە خەتەریاتە نابێت. مەسەڵەن لەم نەگە سەیڤینێکمە بێت ئەیکەمە بانکەوە بانکیشی خاتی ئیستثماراتەوە، بەڵام ئەگە بانک بزانێت هیچ شەفافیتێک نییە بەڕاستی کێشە بۆ ئیستثماراتەکەی یاوە بەرهێنانەکەی دروست دەبێت، واتە قازانجی کەمە بێتەوە، واتە بەشێک لە پارەکەی لەوانەیە لە دەست بازەرەر بکات، ئەو کاتەن ئەبێت ئەو ئیلتیزاماتی کە ئەو سەیڤینانەی یا ئەو پاشەکەوتانی کە لە خەڵک کۆی کردوێت خسێتە بانکە و ئەو خسێتە ئیستثماراتەوە ئەکەوێتە مەترسیەوە. خۆ ئەگەر شەفافیت هەبێ و ئەم پارانە کۆکرێتەوە بکرێتە بانکەوە لە تەمان مەبەستم بانکی ئەهلیە، ئەم بانکانە بێن بیکەن ئیستثماراتەوە ئەو کاتە معادلاتی بەتاڵەش نەفزمە بێتەوە، هەروەها چیە بێت؟ بەرهەمی ناوخۆیی زیابێت، واتە GDP زیابێت. ئەمانە کەواتە زۆر گرنگن. خەڵک ئێستا پارەی نییە لە کوردستانە با هەیەی، خەڵکانێک نییە کە دەوڵەمەند بڵێ هەیە دەوڵەمەند و بانکە ئەهلیەکان، باسی بانکی حکومی ناکەم چکە حکومی دایمە لە کورتێنانایە. طبعا دوای باسی حکومیەکانی شەکەین بۆچی ئایا شەفافیت چه تەسیرێکات سەر سێکتەری حکومیەکان. ئەم پارە هەیە، هەموو ئەو شتانە هەیە و سەیڤینیش هەیە و پاشەکەوتیش هەیە و خەڵک پاشەکەوتیش هەیە، هەموو خەڵک نادیارە، زۆربەی خەڵک یا بەشێکی خەڵک پاشەکەوتی ئەخرێتە بخرێتە ئیستثماراتەوە، بەڵام بۆ ناخرێتە ئیستثماراتەوە لەبەری تۆ متمانە بە بەو داتا و زانیارانە ناکەیت، بەو ئیش و کارانە ناکەیت کە لە بواری ئیستثماراتە مەسەلەن پێویستە بێ و پێویستە بێ بزانی چەند قازانجەکەیت. ئەگەر شەفافیت نەبێت ئەم شتانە بەڕاستی فراهم نابێت، کە فراهم نەبوو ئەو کاتە خەڵک سەیڤینەکانی هەمووی لە ماڵەوە دائنێت و پارە ناچێتە بازارەوە و معادلاتی بەتاڵە تەبعاً بە بەردەوامی لە بەرزبوونەوەیە ئەبێت و بەرهەمی ناوخۆیی کەمە بێتەوە. بەڕاستی شەفافیت باش دکتۆر کاریگەریەکەی بۆ بەرهێنا لەسەر ئاستی ناوخۆیە بێ یاخود بۆ و بەرهێنەرە بیانیەکانیش کاریگەری دەبێت بۆ ڕاکێشانیان. بەڵێ طبعاً من ئێستا
باسم کرد بەس باسی وەبەرهێنان و سەیڤینی ناوخۆیم کرد بەڵێ. بەڵام باسی FDIم نەکرد کە پێڵم فۆرن دایرێک ئینڤستمنت ئیستثماراتی ئەجنەبی بۆ باشتر. طبعا لە وڵاتێکە شەفافێت هەبێت بۆچی لە بەرازیل و مثلەن لە ڤێتنام بۆ نمونە ئیستثماراتی ئەجنەبی باشە زۆر زۆرە لەبەرەوەی کە شەفافێت هەیە و کەمترین گەندەڵی تیا بەڕاستی ئەمە زۆر گەنگە لەبەرەوە ئەو مستەسمێرە ناوێرە ئەو پارە زۆر بخاتە وڵاتێکەوە کە شەفافەتیانە بێت ئەبێ بەڕوونی هەموو شتێک لەبەر چاوی ئاشکرا بێت هەموو ئەو داتا زانیارانەی کە هەیە لەبەر چاوی ئاشکرا بێت بۆی بتوانێت ئەو پارەی لە دەری وڵاتەوە بێنێ لە وڵاتەکەی خۆی بێنێ بۆ وڵاتێکی تر ئەو فۆرنداگ ئینسمەدە کەواتە ینی زیادکردنی یا با بڵێن هەبوونی شەفافیت لە هەر حکومەتێکە ئەبێتەوە ئێوەی کە جەزبی چی بکەیت جەزبی ئیستثمارات بکەیت. باشە دەست خۆش دکتۆر با بچینە لای کاکڕزگار لە تێڕوانینی بەڕێستەوە ئەم پرۆژەیە چه خزمەتگوزاریە کە بۆ پرۆسەی شەفافیت لە هەرێمی کوردستاندا. بەڵێ زۆر سپاس دووبارە دیارە لە هەرێمی کوردستان بەداخەوە بەهۆی ململانە سیاسیەکان بەهۆی دەستی دەرەکی زۆر جار لە ناو حکوومەتە مەسەن بەهۆی تێکچوون یان با بڵێن تێکچوونی باڵانسی سیاسی و ئەوانە لەگەڵ حکوومەتی مرکزی بە تایبەتی لە دوای 2023ەوە زۆر جاروای کردووە کە خەڵک متمانەی نەمێنێ واتە حاجزێکی گەورە لە بینی جەماوەر و حکوومەتە دەسەڵاتی حکومڕانیا دروست بێ ئەم هەنگاوانە بەڕاستی ئەم جۆرە کارانە بۆ منە پێشتریش باوێمتریکە هەر بەڕێز جەنابی کاقوبات هەنگاوی گەورەی بۆ ناو ئەوانە بۆ سیستەمی موچە و چاکردن و با بڵێن نەهێشتنی هەم بۆ خۆی شەفافیەتە پرۆسەکە هەم نێشتنی گەندەڵێ لە سیستەمی موچە ئەم کۆمەڵە پرۆسانە پرۆسی گرنگن کەواکە حاجزی گەورە لە نێوان وڵاتی و حکوومەتان نەمێنێ بە تایبەتی کە لە ناو شەقامی کوردستانە زۆر جار باز دەوەکرێت کە بودجە چی لێە داهاتی نەو چی لێ داهاتی ناخۆچێ یعنی ئمە بۆتە وێدی سەر زمانی تاک بە تاک ئەگەر مێرد مناڵێکی 16 ساڵیش بی دوێنە سەیرەکەی لە سوۆسیال میدیام قسانەکە بۆیە گرنگێکی زۆری کوتم متمانە دروستەکە و دوای متمانە دروستکردنەکە ئەوانەی کە خەڵکی معنین بە مەسلەی ئەوەی کە لەگەڵ ئەم شەفافێتە یان لەگەڵ داهات و لەگەڵ پارە تەعاملەکەنەوە کاک دکتۆروتی ئەمانە ئەو کاتە یەنە ناو پرۆسەکەەوە بە مەدانی بە شێوەیەکی عملی ئیشەکەن لەگەڵ بانقە حکومیەکان لەگەڵ بانقە هەلەکان پرۆسەی وەبەرهێنان زیاد دەکات دوجار کە وەبەرهێنان زیاوی کرەوە زین کە دەخلی حکومەت زیاوی کرد کە قازانجەکە هاوڵاتی خەڵک قازانجەکە بۆیە پرۆسێکی گرنگە بەڕای من بەڵام بە مەرجە گرنگجەکەی کاتێتەوە پێچێک کە سەر تاسەری هەرێمی کوردستان بگرێتەوە نەک تەنها زۆنی سلێمانی. ئەگەر سەرتاسەری هەرێمی کوردستان نەگرێتەوە تەنها لە زۆنی سلێمانیا بمێنێتەوە بەردەوام بێت کاریگەریەکەی چۆن دەبێت کاکەزگار ئایا کاریگەری خۆی دەبێت بەشی خۆی لەسەر ئاستی سلێمانی؟ بەڵێ خۆی ڕەنگە ئەمە پرسیارێ بێ ینی بۆ ناو خەڵک بۆچی لە سلێمانیەوە دەستی پێکرد بەداخەوە ماوەی 2 ساڵ زیاترە با بڵێن فشارێکی ئیعلامی گەورە لەسەر سلێمانیەکەەوە داهاتی سلێمانی داهاتی ناوخۆ چی لێە وای لێ کۆمەڵێ قسەی نەشیا و ئەوانە دوور لە منتیقەکە بەرامبەر داهات بۆیە دەست پێکردین لە سلێمانیەوە بۆ خۆی وەڵامێکە بۆ ئەوە ینی هەموو زانین ئێمە حکوومەتی هەرێم و ئەسەسەکانی حکوومەتی هەرێم لە پایتەختایە واتە لە هەولێرە بۆیە هەر پرۆسەیەکە تۆ دەست پێ ئەەکەی کاکدیتۆرە زانێ ینی تۆ مەسەلەن عملە کە پارە تەبعەکرێ بۆ هەر وڵاتێک ئەگەر وڵاتی بۆ نمونەی وڵات بینەوە کێ ئیمزای ئەم پارەیەەکە مدیری بانقی مرکزی کێیە؟ ئەو کەسەیە کە لە پایتەخت دانشێواتە پایتەختی ئەو شوێنە بۆ ناگەر ئێمە وەکو بشبێنین بە دەوڵەتی ئەو کاتە گەر ئیسە عملەمان بۆ تەبەکەن ئەبێ مدیری بانقی مرکزی لە هەولێر ئیمزای ئەو پارە بکە بۆ نمونە ئەڵێم بۆیە جوانتر بوو بەقوتر بوو وە سیاسیتر بوو کە لە هەولێرە دەست پێکە بۆیە ئەگە پرۆسەکە ئێستا بۆ خۆی گرنگە ئێتمێنانی لایک بەشێکی زۆر لە هاوڵاتی بەتاتی لەم زۆنە دروست کردو کە معنین بە پرۆسی شەفافێتە لێرە ئاگان لە داهاتی ڕۆژانە بە سەعات و بە دەقەیە بەڵام ئەگەر لەوێت تاوانە بێ عنی پرۆسەکە بە نوقسانی بەداخەوەی نەبێ بۆیە زۆر گرنگم پرۆسە تەوا بێ هەولێریش و دۆکیش و هەموو هەرێمی کوردستان بگرێت. بەڵێ باشە دکتۆر کامەران لە ڕوە ئابوووریەکەەوە ئەگەر سەرێکی بکەین ئەگەر ئەم پرۆژەیە یان بڵین شەفافیە لە داهاتە تەنها لەسەر ئاستی سلێمانی پارێزگای سلێمانی بە هەڵەبجە و هەردوو ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان دابمێنێتەوە نێواتە گشتگیر نەکرێت لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری و کاریگەریە بێ لەسەر سلێمانی بەڵێ ئەوە بەرهێنانی کەوت وا بێت کەەوە بەرهێنا لە سەر ئاستی سلێمانی بەڵێ ئەم شەفافێتە بە یەک ڕۆژ دوو ڕۆژ ناکرێت بەڕاستی بۆ نمونێ سا مانگێک بێ ئەبێت
4-5 ساڵ ئەنج دوای نەتیجەکەی بینی یعنی ئەوە نیە ئێستا مەسەلەن ئێمە لە 2003 مەسەلەن ڕژەمی پێشوە ڕووخاوە ئیتر حکومەت بەردەوام بووە لەو کاتەوە مەسەلەن ئەو کێشانەی کە هەیە لە 2013 تر دەرکەوت بە تەواوەتی دوای 10 ساڵ دەرکەوت پێشتر بەچی پینەیانە کرد بەوە پینیان بەپارینەوە پینیانە کرد نەیان زانی کە ڕۆژێک لە ڕۆژان نەوت دائەبەزێت فلکچویشنەکە بەڕاستی تەقەلوباتی زۆرەکە لە داهاتووشە دائەبەزێت و بەرزە بێتەوە ئەمانە کەواتە ئەبی بە تەبعیەی وڵاتانی تر کەواتە تۆ ئەبوو لە پێشتر ئەمیشە کرد بێت کە نەو کردووە ئێستا نەتیجەکەی دەرناکەوێت چکە تۆ 10 ساڵە خەڵک پێ دەڵێت گەندەڵی وایە ئەو وایە لەوێ نەقسی هەیە ئەوە نەقسی هەیە مەسەلەن ئێستا ئەمە بە 4 ڕۆژ چاک ناوێت ئەبێت چەندین ساڵی پێ ڕەنگە ئێستا مەسەلەی بایۆمەتری باش بوو ئەم میوانە بەڕێزە باسی بایۆمەتری یەکێکە لەو هۆکارانەی کە مەسەلەی شەفافیت زۆر بە چاکی دەرئەخات زۆر مهمە بە مەسەلەی بایۆمەتریک هەرەوە نییە حکومەت مەسەلەن معاشخۆرەکانی سبەینە کەرتی تایبەتی تێکەوێت ژمارەی مناڵی تێکەوێت ئەگە بتەوێت بەنەفێتی مناڵ بێ پارەبەی بە مناڵ ماگانە مەسەلەن 20,000 بۆ ببڕیتەوە لە ڕێگەی ئەو سیستەمەوەی بایۆمەتری ئەمانە هەمووی شەفافیتە مەسەلەن ئەمە بەشێکە لەو پرۆسانە مەسەلەن لەبەرەوە ئەم پرۆسەی کە ئێستا ئەگەر هاتوو بەس لەمانی بگرێتەوە بەس مەسائلی هەر مەسائلی داهاتی ناوخۆ نەگرێتەوە هەموو مەسائلەکان تر بگرێتەوە یەکێکی تر لەو مەسائلانەی کە چی مەسەلەی احتیکارە کە زۆر گرنگە 4 کۆمپانیا دەست نەگرێت بەسەر سێکتەرەکە ئەمە زۆر گرنگە ئەبێ یاسای بۆدەنێت طبعاً ئێستا ئەم کۆمپانیانە بە یاسا هاتوونەتە پێشەوە ئەمە یەکێکی ترە لەوانەی کە مافی هەموو مستەسمەرێک یا وەبەرهێنێک بدرێت بێت بەشداری بکات لە پرۆسەی وەبەرهێنانە ئەو کاتە ئەتوانین بڵین 100% شان بەشانی ئەو شەفافیت و ئەو داتایانەی کە پیشان ئەدرێت ئەتوانین بڵین جەزبی ئەتوانی ئیسەسماراتی ناوخۆیی بکەی حتا لە شارەکانی تری هەرێمی کوردستان و عێراق و بەناو سلێمانی لەو حاڵەتە بە شەرتێک احتیکار نەمێنێ ئەم داتایانە پێشکەشەکەیت ئەم داتانە تەنها پەیوەندی بە حکومەتەوەیە پەیوەندی بە کارتی تایبەتەوە نییە حکومەت من ئەمەە پارە دەستکەوتوو و ئەمەش خەرج دەکەم هەرچەند پێم وابێ خەرجەکانی تیانە تا ئەم دقەیە بەس ئیراداتی تایە داهاتەکانی تایە ئەمە بەس داهاتی نانەوتیشە طبعا بێ هەموو داهاتەکانی تیا بێ ڕاستەکەی ئەبێت هەموو داهاتەکان بۆی ئێمە بزانین چەندێک حکومەت دەستێکەوێت زۆر ئاساییە وڵاتانی غەرب هەموو داتاکان پیشان ئێن چنە سەر وەرڵد بانک بانکی جیهانیە داتاکانی ئەوروپا ئەمریکا هەمووی تیا بس کە سەرکی داتەکانی عراق مەسەلەن زۆر بە کەمیتیاتی هەرچەندە حکومەتی عراقی خۆی داتای نەوت پێشکەشەکات بەڵام زۆر لە داتاکانی تر بەڕاستی ونن دقیق نییە دقیق نییە باشە دکتۆر ئێوەکو ناوەندێکی ئەکادمی بوونی شەفافیت لە داهاتە یاخود بوونی پرۆژێکی لەم شێوەیە کە ئەم ئامارانەوە داتایانە و داهاتەکان بە داتا بڵاوەکرێتەوە تا چەند کاریگەری هەیە بۆ ناوەندە ئەکادمیەکان تا چەند سوودی لێ دەبێنن بۆ توێژینەوە زانستیەکان بوونی ئەم ئامارانە کاریگەری دەبێت یاخود ئەندام پەرلەمانەکان بەڵێ مەسەلەی ئەوەی کە ئەو ڕقەمان ئێستا من بم توێژینەیەکی زانستی بکەم لە هەرێمی کوردستان ناتوانم بە ئاسانی بکەم لەبەرێک کە نازانم نیسبەتی GDP چەندەیە بەرەمی ناوخۆی یە نازانم داهاتی نانەوتی بزەبت کلاسیفای بکەی بڵێن پۆلێنی بکەی پۆلێنکردنەکەی چەندێکە و حتا ئەگەر هینیش بێ هەش بێت لەوانەیە بەشک هەبوو بێت لە وەزارەتی دارایی بەڵام ڕەنگە زۆر متمانی پێ نەکەیت چونکە لەبەرێکە لە نێوان حکومەتی عراق و حکومەتی بەغا دوو نوع داتا هەبوو مەسەلەن حکومەتی هەرێم ئەو کاتە دوو نوع داتای بەکارێ نەدانێکیان بۆ ناوخۆدانێکیان بەرامبەر بە حکومەتی عراقی ئەمە تۆزێ کێشەی دروست کردو بەڵام ئەم داتانە ئەگەر هەموو داتاکانی ئیرادات و خەرجەکانی دەوڵەت بخرێتە مەسەلەن بەردەسی هاوڵاتیان و توێژەران ئەو کاتا توان توێژینەی زیاتری لەسەر بکەن مەسەلەن توان ئەو داتانە بەکاربێنن بزان نەتیجەی بەرزبوونەوەی مەسەلەن نرخی خانوبەرە بۆچی لە کوردستان ئەوە نەبەرزە مەسەلەن توان توێژینەی لەسەر بکەی وەک ئەو ئینجەکشنە چیەکەیەتە ناوە مەسەلەن ئێمە هێشتا بە شێوەیەکی زانستیان نازانین هۆکارەکەی چییە مەسەلەن لەبەرەوەی کە تۆ هیچ داتایەک لەبەر دەستانێک تا ئەنەڵایزی بکەیت تا شیکاری بۆ بکەیت بەڵام وەرە داتاکانی وەکوتم وڵاتانی تر لەبەر دەستە و یەی شکایت بۆوانە ئەەکەی بەڕاستی من لەم ماوەیە توێژینەیەکم کرد مەسەلەن لەسەر شتێکە پەیوەندی بە بۆرسای عالەمیەوە لەبەریکە لەلایەن خۆمان ناتوان توێژینەوەی بکەم لەبەریکە داتاکی باشی لەبەردەستانیە کە ڕێلایابڵ بڵێ کە مەسەلەن پشت بەستوو بێت بەو حەقیقەتانەی کە لە ناو واقعە هەیە مەسەلەن باشە دەست خۆش دکتۆر با بچمە لای کاک ڕزگار هەروەک کاک دکتۆریش ئاماژەی پێدا کە لە ناو پرۆژەکەدا هەتا ئێستا خەرجەکانی تیانە کە ئەمە جێگەی ڕخنەی زۆرێک لە هاوڵاتیانە تر ئەگەر لەسەر ئاستی پارێزگای سلێمانی بێت یاخود لەسەر ئاستی هەرێمی کوردستان کەم ڕخنەیە هەیە کە دەڵێن بۆچی تەنها داهاتەکانی تیا خەرجەکانی تیانە یان بۆ بە داهاتەکان دەستی پێکردووە بۆ بە خەرجەکان دەستی پێ نەکردەوە هۆکارێمە بۆ چێگەڕێنیتەوە بەڵێ وەڵا پێش بچمە سەر وەڵامی پرسیارەکە دوو قسە هەبوو لەسەر قسەکانی کاک دکتۆر وەکو پاڵپشتیە بۆ بەڕێزی
باسی لەوە کرد کە ئەم پرۆسە کاتی ئەوێ بەڵێ بەڵگە بۆ ئەوە نمونەیەک بێنینەوە ئێمە ئەم ساڵ بودجەی پەرەپێدانی پارێزگاکان نزیکەی 65 میلیارد دینار بۆ سنووری سلێمانی لەلایەن وەزارەتی پلانی حکوومەتی هەرێمەوە دانراوە بەڵام هەر ڕقەمە بەداخەوە ئێستاواتە سیولە نییە بەس ڕقەمە ئەمە وای کردووە نەبوونی و ئیطمئنانە ئەو دڵنیا لای وەبەرهێنەکان لە سنووری شارباژەر لە قایمقامەتی شارباژەرەوە لیستی پرۆژەکانیان کە دانرابوو هێنانەوە بۆ ئەنجومەن بۆمان باسییانەوە کرد کە نزیکەی 6 بۆ 8 پرۆژە تەندەروانەی بۆکەن هیچ وەبەرهێنێک نییە وەری بگرێ هیچ باڵێندەرێ نییە وەری بگرێ ئەمە بۆ خۆی بەڵگەی بۆ قسەی کە ئەمە کاتی ئەوێ عنی هێشتا ئەو دڵنیایە زۆری ماوە کە دروست بێ بە تایبەتی لە لای وەبەرهێن و باڵێندەران کە بتوانن بێن پرۆژە بکەن یعنی ئەمە ژۆ خۆی دەرگایکی کەی مەترسیە بۆیە ئەم پرۆسە لە ئێستا پرۆسەکە لە تەوقیتی خۆیان بوو کە ئەم شەفافێتە بکرێ بۆی ئەم دیاردە تازە کە ڕوو ئەیە کە حکمی چەند ساڵی ڕابردووە لە 13 بەدواوە کە بودجەی ئەوەی پێڵن پەرەپێدانی پارێزگاکان لە عێراق نەماو و هەرێمیش چەند قەیرانێکی سیاسی و ئابووری و سەربازیەوە ئەمە وای کردووە بەڕاستی هیچ دڵنیایەک هیچ متمانەیەک نەماوە لای بەڵێندەرەکان بۆیە ئەم پرۆسە بەڵێ کاتێوێت دوو باسیەوەی کرد کاک دکتۆر باسی ناوەندی ئەکادیمی ئەوانە بەڵێ لە وڵاتان ئەو بەڕێزی باشترە زانێ لە وڵاتانەی کە لەم بوارە زۆر چوونەتە پێشە مەسەلەی داهات و خەرجی و اقتصادیان تا ڕادێک جێگیر بووە مەسەلەن چییە؟ ئەم شەفافێتەوەکە وردە ئەو داتایانە کە بەڕێزت پرسیت ئایا ئەم داتایانە سوودێ بڵێ ئەم داتایانە بە ئامارێکی تەندروست لەسەر بنەمای ئەم ئامارە تەندروست خەڵکانی پسپۆر ناوەندە ئەکادیمی زانستیەکان بە تایتیوانەی نزیکن لە سنتەرەکانی خوێندنی باڵاوە یەن پرۆژیانە بێ کۆمەڵە لێکۆڵینەوە بەحسی علمی بەقوتەکەن پرۆژیانە بێ و کاتەوە کوتم حاجز نەمێنێ لە بینی حکوومەت و هینا ئەم مؤسسانە کەوتم ئەم پرۆژانە پێشکەش بە حکوومەتەکەن لەسەر ئەساسی چی لەسەر ئەساسی ئەم پرۆسەی شەفافێت و ئەوە داهات داتاکانیان لای لەسەر ئەساسی داتاکان پێشنیاری پرۆژەی باشەکەن بۆ ئەوە بەنسبەت پرسیارەکەەوە باست لەوە کرد پێم وایە بۆچی لە عێراق بۆچی لەم پرۆژێدا تەنها داهاتەکانی تایە خەرجەکانی یا بۆچی بە داهاتەکان دەستی پێکردووە دەکرێت بڵین کە دەست پێکردن بە داهاتەکان بۆ خۆی هەنگاوێکی باش و جورئەتێکی گەورەیە بۆ پێی کە لە ماوەی ڕابردوودا حکوومەت هەر کات چاکسازی کردبێت چاکسازیەکانی زیاتر لە خەرجەکانە کردووە خەرجەکانی کەم کردوێتەوە موچەی هاوڵاتیانی کەم کردوێتەوە یان موچەی هەندێکیانی بڕیوە بەڵێ دیارە خۆتەزانی بڵێن بۆچی بە داهات ئەگەر بڵێن بۆچی بە ڕای من هەرچە من پسپۆری ئابوورینیم بەڵام پێم وایە ئەوەی تێگەشتمون لەم پرۆسەیە ئەو پرسیارە هەڵەیە ئەگەر خەڵک بڵێ بۆچی بە خەرجی دەستی پێ نەکرد تۆ تا نەزانی چەندە گیرفان تایە ناچیت عنی بێت تو داهاتی گیرفانت بزانی ئینچا بچیتە مۆڵێک شتێک بکڕی چاکەتێک بکڕی لەبەرەوە بێگومانە بێت لە سەرتاوە بە داهات دەست پێکە یعنی تۆ داهات ئاشکرا بکرێ حکوومەت بڵێ ئەوەنە لە گیرفان مایە ئەوەنە لە قاسەکەمایە دواتر پرۆسەی دووەم خەرجیە خۆ ئەگەر لەگەڵ یا خەرجەکان بێ بەهێزتر و باشترە یعنی بۆی خەڵک هاوڵاتی بزانێ ئەم داهاتەی کە ئەوەنەیە سینە سەرفکراوە بە ساد و عین لەبەرەوە بێگومان من ئومێدم زۆرە مادەم باز لە داهاتەکرێت چونکە خەڵک پرسیارە گەورەکەی شەقامە و کوتم لەسەرەوەی داهاتی حکوومەت نادیارە شەفاف نییە ڕوونیە بۆیە کە داهات ئاشکراکرا پرۆسەکە کۆتایی پێبێت و هەموویان بگرێتەوە گوتمان زۆر تەبیعیە حکوومەت بێ سڵکردنەوەیگە و کاتە خەرجەکانیشی ئاشکرا بکە ئەمە داهاتەکەم ئەمەش خەرجەکانمە خۆگەر حکوومەت ئەوەنە اقتصادی باش بوو بتوانێت مەسەلەن ژێرخانێکی یابووری هەبێ و پارەی هەبێ و کۆی هەنێ وڵاتوانە ئەو کاتە باشی باشترە بەڵێ باشە دکتۆر لە دوای داهاتەکان ئەگەر خەرجەکانیشی بۆ زیاد بکرێ زائیدەن داهاتە نەوتیەکانیشی بۆ زیاد بکرێ ئەو کاتە کاریگەریەکانی چی دەبێت؟ بەڵێ طبعاً داهاتەکان بۆیە زوو دەسوبردی لەکرا لەبەری کە نیشانێکی پرسە لەسەر سلێمانیە بوو بە سەراحەت بەڵێ گومان لەوە هەبوو کە ئەم داهاتە بەملا بەولا دیار نامێنێت لەبەر یەکسە بە داهاتەکان دەستیان پێ کرد و ئێستا ئەڵێ ڕۆژانە ئەمە داهاتەکانە داهاتی سە سنوورەکان و داهاتی ناوخۆ بە ڕۆژانە و هەفتانە و مانگانە و ساڵان بزەبت بەڵام لە خەرجەکان پێم وابێ زۆر ئاسانترە دەستنیشانکردن و ئەنجامدانی خەرجەکان لەبەری کە لە منطقەی سلێمانیە 362 ملیارد دینار مانگانە ئەیەوێت بێجگەل لە نەفقاتی ئەو نەفقاتانەی کە بڵین
نەفقاتی دەرمان خەرجەکانی کە پەیوەندی بە دەرمانەوەیە پەیوەندی بە پاکردنەوەی سلێمانیەوەیە پەیوەندی بە چەند شتێکی کە ئەمە هەر وەکو وایە نەفقاتی تەشغیلی بێ بەڕاستی نزیکەی هەموو ئەگاتە 400 ملیار دینار ئەمە زۆر بە ئاسانی توان داخڵکەن بەڵام دیارە مەبەستیان بۆ جای یەکەم جار داهاتەکان دەستنیشانکەن و من قەنەعەتمە لە 1-2 مانگی داهاتوە یا 3 مانگی داهاتوە نەفقاتیش بخەنە ناو سیستەمەکەوە ئەمە نەفقات ئەمە داهات و خەرجیەکان بەڵام داهاتی ترمانەیە کە داهاتی نەوتی ئەمەش زۆر گرنگە من خۆ ئەزانم کە ئەم عقدانەی کە کراوە بەشێکی زۆری مقارنتەن بە وڵاتانی تر بۆڵێن سعودیەوانە هی ئەمە زۆر کۆمپانیەکان زیاتری بن بەڵام خەڵکەوە نازانێت بەڕاستی خەڵک ئەڵێ تۆ نەودەفرۆشیت ئەو تەفاسیلە نازانێت زۆر بێچێ بۆ بەشێکی بێ ئەبێ ئیلا پیشانی بێ بڵێ ئەمە نەمفرۆشت و ئەمەنە و ئیعلانێکی ڕۆژانە و مانگانەش بێت باشەوە لەو حاڵتەیە تر بووی کە خەڵک بێت سەو قەنەعەتی کە ئەمە داهاتەکانتە خەلەل بەس لە کوردستانە لە چیە خەلەل لە داهاتان نییە حتى ئەو کۆمپانیانش زۆری بن بەس خەلەل لە خەرجەکانە خەرجەکان خەلەلەکەی چییە خەلەلەکەی ئەوەیە حکومت هەموو ئەو پارەی کە دەستێکەوێت نایە بە بوونەیە تحتی ناتوانێت بۆ لەبەرەوەی کە هەمووی ئەچێت بۆ مەعاش ئەمەش چۆن کراوە ئەمە لە کاتی خۆیان کراوە بە پرۆسە کراوە بۆ نمونە لە دوای 2023 حکومت عراقی وتی ئەوە تعیین ئەوە تعیین کردو لای خۆشیەوەی تعیین کردو طبعا حکومت عراقی کێشەکەی زۆر لێمە خراپترە دوای ساڵی داهات ئەوە تعیین کرد مەجالی ئەویان نەیەوە ئەم تعینکردنە غەڵەتە ئەمە بەتاڵی مقنعەیە ئەمە بەتاڵی ڕۆپۆشراوە ئەمە لە مستەقبەلە بەخۆتە عتەقێتەوە فعلا بەخۆیان تەقیەوە حکومەت هێرن بەخۆیان تەقیەوە ئەوەتە هەر چەنە کات و ئەیێنە و ئەیبات پارەکە دەبری نابات ئەوە بوو نەفقاتە بکات لە کاتێکە ئەبوایە ئەو خەرجیانەی کە لە دوای ساڵی 2023 بووە بەشێکی زۆری بۆ نەفقاتی بوونەی تحتی بووە ئەوەی پێڵەن نەفقاتی ئیسtismاری یعنی تۆ بوونەی تحتەکە و وێرانە تۆ بووی کە ئابووری پێش خەیت پێویستە کولفەی بەرهەمێنان کەم بکەیتەوە کولفەی بەرهەمێنان لە ڕێگەی چیەوە کەم بکرێتەوە لە ڕێگەی بوونەی تحتیەوە لە ڕێگەی جادە و مەسەلەن پرد و ئەو وەسایلانەی کە بێتە ئەوەی کە هیومان کەپیتال باش بۆکو ئێجوکیشن خوێندن و تەندروستی تۆ ناتوانانی سەفریای معاشیش ناکەویت مەسەلەن بۆ لەبەری کە تۆ خۆت هێناوتە ملیۆنێک و 200,000 کەس هێناوەتە سەرخۆ ئێستا هەرچەندێکی قەنەعەت بە خەڵکی بڵێ ناخوا و قسانە خەڵک کەس بڕۆ پێ ناگە و حکومەتی عراقی ئێستا تووشی ئەوە نەبوو بەڵێ هەمووی موچەی خۆی ئەوێت ئەو خەڵک مشتی خۆی ئەوێ پارەی خۆی ئەڵێ پارەی خۆمە و داوای لەبەرزکردنەوە لەبەرزکردنی خۆمە تۆ کاتی خۆی کە تعیین کردووە طبعا لە پێناوەی کە معادلاتی کەمکردنەوەی معادلاتی بەتاڵە بە تعیین بوون نابێت بەوە ئەبێت کە هانی کەرتی تایبەتی چی بێت ئەو کەرتی تایبەتی کە من ئاڵم ئەو کەرتی تایبەتی چیە کەرتی تایبەتی perfect competition واتە منافسەی تامە واتە لە بازارە هەموو کەسێک مافی هەبێت بێت معاملێ دامەزرێنێ هەموو کەس یعنی ئەو ڕۆتیناتە حکمیانی کە هەیە لای بین زۆربەی لابەری مەسە تۆ بتێ معاملێکی علف دامەزرێنی لە هەڵبجەیە ناتوانانی یعنی 6 مانگی پێچێ و دوای ژەڵێ وەڵا نابێت باشە دکتۆر ئەمەی کە لە پرۆژەکەیە هەیە یاخود ئەوەی کە لە سلێمانی دەست ئەکەوێ داهاتە یاخود دەستهاتە هەندێک جار بە داهات ناوێ بن هەندێک جار بە دەستهات نایە بن دەستهات چیەگرێتەوە داهات چیەگرێتەوە بەڕاستەکەیت لە کوردیا تۆزێ ئەمە ئینکەممان هەیە لەگەڵ ڕێڤینیومان هەیە ڕاستی ئەمە بە ئینگلیزی لە کوردیا تۆزێ مشکلی بڵێن وشەمان ئەو ئەوەی کە دەستگێت دەستهاتە بەس کە منم بڵێم دەستهات یعنی ڕەنگە خەڵک باش تەنگات ئەوەی کە خەڵک باسەکە داهاتە کەلیمە داهاتەکە بڵێم دەستهات ئێ باشە دەستهات لەگە داهاتە ڕاستی فەرقی تۆزێ ڕێڤنیو واتە دەستهات ئەوەیە کە حکومەت داهات ئەوەیە کە تۆ کاتێک کە مثلەن کە تۆ معاملێک هەیە شتەکە دەفرۆشیت ئەوە نەو داهات بووە ڕبحەکەی لێ جاکێتەوە کولفەکەی لێ جاکێتەوە ئەوەی کە کولفەکەی لێ جاکێتەوە ئەو کولفەیە و ئەڕوات ئەوەی ڕبحەکەی لێ جاکێتەوە قازانجە کەواتە معاملە حسابی ئەوەکات بەڵام حکومەت قازانج و زەرەری نییە مەسەن گومرگ قازانج و زەرەری نییە بڵێن وەڵا ئەمەی قازانج دەسهاتی ڕێڤینیو هاتە داهاتێکی بەسافی بۆ مێنێتەوە باشە واتە ئەگەر دوو ڕۆژش ئەو سنوورە داخرێت ئەو مۆزەفانە هەر لێمێن هەر بێ کولفەی ئەوان بیت بەس کە معاملێک مانگی داخرێت بە کاربندەکان یاڵە بڕۆنەوە تەواو 3 مانگ داخرێتەوە هەر 3 مانگ تا پارەیان بەس ئەمەی ئێمەوانە 6 مانگیش حدود داخرێت ئەوان هەر لەوێ ئەمێنەوە پارەی خۆیان وەرەگرن کەواتە ئەوەی کە دەستێکە پێڵەن دەسهات ئەتوانین بڵێن دەستهات لەسەر ئاستی تاکە کەسیە زیاتر یان داهاتیش بۆ حکومەتە ناشتۆین ئەوە ڕەنگە بەعکسەوە بڵێن ئەگەر ئەوەی کە داهاتی بەسە معاملێکە داهاتی ئەبێت داهاتەکە چییە ئەوەیە کە قازانجی ئەبێت مەسەلەن بڵێن هەردووشی کولفە و قازانجەکات و پێڵێن داهات باشە دوای داهاتەکە کە قازانجی لێ جاکاتەوە ئەیبا بخۆی بەڵام دەستهات ئەوەیە کە حکومەت دەستیەکەوێت
بەڵام پێم وابێ مەسلەی وشە زۆ گرنگ نییە مەسلەکە ئەوەیە کە پەیامەکە بگەینی بە هاوڵاتیان درستە هەر بۆ بەر چاڕوونی وتم ڕەنگە هەندێک کەسەوە بەکارێنەوەش بۆی کە ڕوونکردنەوە بیت بەڕێستان پسپۆڕی واریابوورین کاک ڕزگار لەسەر بابەتی پرۆژەکە ڕەنگە ئێستا هەندێک کەس ئەو پرسیارەی لا دروست و بێ کە دەڵێت کاکوبات کاتێک کە پرۆژەکەی ڕاگەیاندووە هەڵبەت وەزیری دارایی بۆ خۆی هاوکاری بووە کە وەزیری دارایی بۆ خۆی هاوکاری بوو بێت لە پرۆژەکەدا و لە ڕاگەیاندنی پرۆژەکەدا بۆچی لەسەر ئاستی حکوومەتی هەرێمی کوردستان یان بڵێ لەسەر ئاستی پرۆژێکی گەورەتر لەسەر ئاستی هەرێم ئەم پرۆژەیە ئەنجام نەدراوە تەنها لەسەر ئاستی سلێمانیە؟ بەڵێ دیارە لە سەرەتاوە ئاماژەمان پێدا کە فۆکسێکی زۆر خراپ لەسەر سلێمانی هەبوو 2 ساڵە بۆیە وەک ئەوەی کە پرۆسەکە لە سلێمانی ئەنجام دراوە جێگای خۆەتی و تا ئێستا ژێمە زانین لە سیستەمی حکومڕانیە لە هەرێمی کوردستان بەڕاستی زۆر جار دەسەڵاتە سیاسیەکان یان با بڵێ ململانە سیاسیەکان ڕێگر بۆ لەوەی کە حکوومەت بە شێوەیەکی تەواو بتوانێت با بڵێن ممارەسەی دەسەڵاتی خۆی بکات تەنانەت پەرلەمان کە دەستگایەکی تەشریعیە زۆر جار هەر بۆ نمونەی ئێمە ئێستا ئەنجومەنی پارێزگاکان 8 ساڵ و 8 مانگە لە خولەکان واتە 2 خول و زیاتریشمان تەواو کردووە وە کاتی خۆی پێشتەوا بوونی خولەکەەوە تومانە بە حکوومەت مزەکەرەمان داوە نووسراو کە ئێمە تەواو بووین بۆ نە پەرلەمان لەم خولەی پێشوو دەسەڵاتی نەبوو ئێمە بۆ نمونە بڕیاربە لە ئەنجامدانەوەی هەڵبژاند ناچار بە مادەیەکی یاسایی کاری ئێمە یان با بڵێن دەوامی ئێمە درێژ کردەوە کە ئێمە ئێستا بە شەیەکی یاسایی دەوامەکەینەوە بەو مادەی پەرلەمان ئەمە بۆ خۆی بەڵگەیەکە بۆیە ئەوەی کە وەزیری دارایی منی ژەڵم کەواتە ئەگەر وەزیری دارایی لە پرۆسەکە بووە نەبێ بەوەی منافەسەیەکی سیاسی ئەوانە ئەگەر وەزیری دارایی لە پرۆسەکە بووە خۆ وەزیری دارایی حکوومەت هەرێمی کوردستانە لە زاخۆ تا تەوێڵە کەواتە دەبوو دەگەڕێمە بۆ قسەکەی سەرەتام کەواتە دەبوو یەکەم جار لە هەولێرەوە دەست پێ بکرایە هەر لەبەر حکوومەت و هەیبەتی لەبەر هەیبەت و حرمەتی کابینە وەزارەکەی خۆی و حکوومەتی هەرێم و پەرلەمان کە لەناو هەولێرن دواتر پەلی باوێشتایە بۆ سلێمانی دووەک و پارێزگای هەڵەبجەش بۆیە بڕواناکەم ئەوە بێ ئەمە جوودێکی ئەتوان بڵم شخصی کاقوباد و ستافەکەیەتی هەر چۆن لە بایۆمتری و لە کۆمەڵە پرۆسی کە ئەم جوودەی کردو نەبێ بە وەصف و ئەوانە بۆیە ئەو پرسیارە خۆی وەڵامەکەی ئاشکرایە کە چۆن بڵێ باشە کاگرزگار گەڕێمە لای دکتۆر کامەران دکتۆر کامەران سەرچاوەکانی داهات چۆن زیاکرێت چۆن ئێمە ئەتوانی سەرچاوەکانی داهاتمان زیاد بکەین و بە تایبەت لە کاتی قەیرانی دارایی چۆن وا بکەین کە قەیرانی دارایی کەم بکرێتەوە بەڵێ ئەم قەیرانی کە لە هەرێمی کوردستانە هەیە قەیرانی ڕاستەکەی ئەم قەیرانێکی زۆر شازە پەیوەندی هەیە شازەکەی لە چیە لەوەیە کە کورتێنانی هەیە یعنی ئەوە نیە بانکان ئیفلاسی کردبێت ئێستا ئەڵێم پێتانەڵم کە ئەم بانکانی حکوومەت هێنن بۆچی پاریتیانی ئەو ئیفلاسە جیا وگلێکی ئیفلاسێک کە لە بریتانیا ئەمریکا ڕوات زۆری فەرقە ئەم قەیرانی کە هەرێمی کوردستان هەیە قەیرانی کورتێنانە کورتێنان لە نەفقاتە کاتێکە دوای باسم کرد هەموو ساڵێک خەڵکیان تەعین نەکردو بە ڕێنمایی بەغا خۆشی ئی کرد ئێوە تەعینکردن کردیان تا 2014 لە 2014 بەغا دەسێ لێبەرە دەستی لە هەرێم بەراوتی من پارە نایبێت کە پارە نایەتی ئەنج هەستیان پێکرد ئەو ئەمە چییە ئەمە کارەساتێکی زۆر گەورەمان خۆڵقانووە لە ساڵی 2003 بۆ 2014 کە ملیۆنێک و 200,000 معاشخۆرمانەیە و ئەوە ئێستا دەست بەغا دەستی لێ بەراین و ئێستا هیچ کەس داهاتمان نییە دامی ئێمانی پێ بکەین دامی خەرجەکانی تەنها داهاتی نییە خەرجەکە یعنی معاشەکان بێت نەک خەرجەکانی تر تەمان خەرجی هەر معاش نییە چەندەی خەرجی ترمانەیە باشە لێرەیە قەیرانەکە دروست بوو هەتا ئێستا قەیرانەکە بەردەوام بۆ لەبەرەی کە تۆ 10 ساڵ لە ساڵی 2003 بۆ 2014 هاتووی چی کردو دوای سیاساتی مالی حکومەتی بەغا کەوتوی طبعا سیاساتی نەقدی لە دەست زەمایانیەوەی لە دەست بەغایە دوای سیاساتی مالی ئەوان کەوتوی سیاساتی مالی ئەوانیش بریتە لە سیاساتی مالی سیاساتی خەرجەکان و سیاساتی داهاتەکانە ئەو بەتوی توە خەرجەکانە زیاد بکات لە ڕێگەی تاعینکردنی خەڵکەوە و داهاتە بۆ ئەنێرە لە 2014 واز لەدانانە کەواتە ئەم قەیرانی کە ئێمە هەمانە پەیوەستە بەوەی چیەوە خەرجی با بڵێن تەشغیلی و زۆرە باشە ئەی تۆ لە ڕێگەی چیەوە ئەم خەرجانە پڕەکەیتەوە ناتوانانی معاشکەم بکەیتەوە یعنی لەبەری کە خەڵک لێو قوبڵ ناکات چیەکەیت ئەبێ داهاتەکانت زیاد بکەیت داهات بەچی زیاکرێت داهاتی نەوتی و نانەوتیمانەیە نەوتێکە بەدەست تۆ نییە چکە نەوتەکە سعری عالمی بەرزە بێتەوە نسبەتەوە بەدەست تۆ نییە داهاتی غیرە نەوتیمانەیە غیرە نەوتیش پێگاتوە لە چی ڕسوم و ڕسومات و مەسەلەن باج و گومرگ و ئەمانە ئەگەر هات و گومرگەکە بە ڕێژەیەک زیاد بکەی ڕەنگە تیجارەت کەم بێتەوە هەر بە کەڵک نایە
ئەبێت چی بکەی باشترین حاڵەت چیە لێرەیە باشترین شت ئەوەیە کە تۆ توانی هەتا بتوانانی نەفقاتی خۆ لەوەی ئێساەیە کەمتری بکەیتەوە و ئیراداتی زیاد بکەیت لە ڕێگەی کام ئیراداتی زەریبی بەس کام زەریبەیە ئەو زەریبەی کە ئابووری ناسک باسێکە کامەیە ئەوەیە کە پێویستە لەسەر کۆمپانیا گەورەکان بە تایبەتی کۆمپانیا عقارات و کۆمپانیای سێرڤزەکان کە چی بکەن زەریبە بن بە حکومەت پێویستە بە تایبەتی کۆمپانیا عقارات قازانجێکی زۆر زۆرەیە مادام زەریبە لەسەر چیە لەسەر قازانجە کە قازانجێکی زۆرە هەیە ئەبێ زەریبە لەسەریان زیاد بکەیت ئەگەر نەبوو بێت ئەبێ بیخیتە سەر ئەگەر هەبوو بێ ئەبێ زەریبە لەسەر زیاکەی بەقەت قازانجەکە هەنێ لە زەریبە زیاکراوە بە هەموو فیئەکان زیاکراوە بەس ئەوەنەی من ئەیبینم ئەو کۆمپانیانەی کە من مەبەستمە زەریبەی بۆ زیان نەکراوە تا ئەم دەقەیە سەوسی کۆمپانیا هەیە کە پێڵێن گەورە باشدران ئەوانە باش ئەوانە خراون تا ئەو لیستەوە قۆناغێک چۆتە پێشەوە یعنی ئەوە ماوەی 1-2 ساڵە بەڕاستی لە سلێمانیە سەوسی کۆمپانیای گەورە باشدەران هەیە لە هەر بەڕێبەراتێکی بچووکی شەمبۆ دروست کردووە باج وەرەگرێت لە کۆمپانیا گەورەکان ئەوە ئەبێ کۆمپانیەکانی تریش بچێتە ئەو لیستەوە مەسەلەن ئەوانەی کە ئەگەر عفویان بۆ دەرکرابێ بەڕاستی بێ عفوکە لاچ و باجیان بخەنە سەر لەبەر چی نەک لەبەری کۆمپانیا خۆ کۆمپانیا تریش من لەگەڵ یانی باجی بخێت سەر لەبەر ئەو کۆمپانیانە قازانجیان زۆرە مثلا ئەگەر شوقەی دروست کرد باید 5 دەفتەر بێ ڕەنگە میفرۆشێتەوە بە 10 دەفتەر 12 دەقەواتە قازانجەکەی خەیاڵیە کاتە پێویستە بە پۆڵێنکردنێک هەیە بالضبط وواضحیشە ینی شتێک نییە کە بڵین ئینکاری لێ بکرێ و ئەمە تۆ لە ڕێگەی کۆمپانیا گەورەکانەوە مەسەڵ ئەوانەی کە قازانجە زۆر ئەبێ داهاتی زیاد بکەیت نەک لێ ڕێگەی مەسەلەن یەکێکەوە کە بەڕاستی داهاتێکی زۆر زەکەمیە طبعا زەریبە زۆر باشە لە هەموو وڵاتێکە وابێ زەریبە هەبێ بەڵ زەریبەکە ئەبێ کۆکەیتەوە دووبارە دابشکێتەوە بەسەر خەڵکی ئەو چینانەیە کە هەژارن بەڵام شەر نییە بە کاش بیان نیتێ ئەی بەچی لە ڕێگەی خەسخانە لە ڕێگەی پەروەردەکردن مەسەل لە ڕێگەی خزمەت گوزاری لە ڕێگەی ئەمانەوە بێ بیگەێنیتەوە ئەم زەریبەیە باشە دکتۆر لەم نەوەندەیە هاوڵاتیە توانێت ڕۆڵی سنتەرێک ببینێ بۆ زیادکردنی سەرچاوی داد ئابووری ڕاستەکەی ئابووری ئەتوانێت نەک هاوڵاتی بڵێن ئەگە بڵێم هاوڵاتی کەواتە هاوڵاتی ئەوەی کە لەژێ هێڵ یاژاری شەوێ ئەبێ بیە کەواتە ئەم قسەیە من ناتوانم بڵێم هەموو هاوڵاتی ئەو کەسانی کە دەخلیان بەرزە داهاتیان بەرزە داهات هەیە لە حکومەتە داهاتی بەرزە خۆشە نیە لە کەرتی تایبە هەیە مەعاشی زۆرە لە حکومەت ئەوە پێویستە بەشێک لەو داهاتانەی بکە بە زەریبە بچێتەوە بۆ حکومەت ئێستا لەوانەیە خەڵک بڵێ باشە چۆن 6 میلیۆنە بێت یعنی چۆنی لێ ئەسەنی خۆ یەکێک لە یا بڵێن مۆزەفێکی حکومەتە حکومەت چۆن نەزانێت لێ بسەنێت ئەبێ لێ بسەنێت یعنی ئەمە لە وڵاتی ئەمانە لە ئابووریەکە کە ئابووریەکی تەواو بێت هەموو ئەو کەسانی کە داهاتێن یەکجار زۆرە زەریبێکی زۆریان هەیە ئەوە من ناڵم خۆکو بەریتانیا لێبێت طبعا لە بەریتانیا وایە لە ئەمریکا وایە لە وڵاتانی ئەوروپا هەموو وایە بەس من ئەڵم ئەم قۆناغە لە ساسیشی جێبەجێ هەر باشە ئەوەی کۆمپانیەکە وتم شەر نییە یعنی تۆ بچیت زەریبەیەک وەکو ئەوروپا بیخێتە سەری بەڵام بە هەر بەشێکیشی لێ بسەنی هەر باشە یەک بۆ عدالەتی کۆمەڵایەتی دوو بۆ زیادکردنی داهاتی حکومت بۆی ڕزگاری بێ لەم پارەدان و پەرەندانە ئێستا یەک خەلەلی تر لە نرخی نەوتە لە عالەما دروست بێت ڕستیشنێک دروست بێت کە احتیمالە دروست بێت لە ساڵی 2023 نرخی نەوت دابەزێ بۆ خوار $50 ئەو کاتە دیسانەوە ئەگەڕێنەوە بۆ خاڵی سفر ئەمە بەڕاستی زۆر مەترسیدارە پێویستە بەشداریکردنی داهاتی غێرەنەوتی بۆ گوێی گشتی داهات زیاد بکرێت بەس بەچی بەو ڕێگەی کە لە زانستی ئابووریا باسکراوە نەک ئەو ڕێگەی کە کاک ڕزگار ئەوەی کە لەم ماڵپەڕەیە کە بڵاو دەکرێتەوە یان لەم پرۆژەیە کە بڵاو دەکرێتەوە ڕەنگە ئێستا پرسیارێک دروست بوو بێت کە ئیتر ئەگەر لە ئاستی سیاسی بێ یاخود لای پسپۆڕانی ئابووری بێ یان لای هاوڵاتیان بێ بە شێوەیەکی گشتی کە دەڵێن ئەم داهاتانە بڵاو دەکرێتەوە ئەگەر لەسەر ئاستی هەرێمی کوردستان بێت یاوەتە گشتگیر بکرێت یاخود لەسەر ئاستی سلێمانیدا بمێنێتەوە بڵاوکردنەوەی ئەم داتانە بڵاوکردنەوەی ئەم داهاتانە لە داهاتووە کاریگەری دروست ناکات یاخود نابێتە گرفت و کێشەیەک لەگەڵ ناوەڕاستە یا بڵێ لەگەڵ بەغداد یان لەگەڵ حکوومەتی عێراقیدا کە کاتێک بزانێت داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان زۆرە؟ وەڵامی ئەو قسەی بەڕێزێ هەر دوێنێ باز لەوە ئەکرێکە وەزیری دارایی عێراق واژۆی 400 میلیارد دینارەکە ناکە مبڕیرەکەشی ئەوەیە کە گوایە داهاتی نەوتی حکوومەتی هەرێم ئەو مەلەفەی کە تەسلیمی حکوومەتی عێراقی کردووە شەفاف نییە ڕوون نییە زانیاریەکان هەمووتیانێ واتە کۆی داهاتەکە با بڵێن بە دڵی ئەوان نییە بە شێوەیەکی زانستی تەڕح نەکراوە و گومانیان پرسیاریان لەسەریە ئەمە بۆ خۆی نمونەیەکی زیندووە بەڵام ئێمە ئەگەر ئەو کاتە کە تۆ داهاتت ئاشکرا کرد خۆ ئەگەر داهاتەکەی خۆت ڕێژەیەکی باش لە فەراغەکانی خۆت فەراغە
مادیەکانی خۆت پڕکاتەوە ئەو کاتە ئەگەر تۆ لەگەڵ حکوومەتی عێراقی بە شێوەیەکی ڕێکوپێک بە شێوەیەکی ئیداری لەگەڵی ڕێبکەوی زۆر تەبیعیە ئەڵێ من ئەوە نەم هەیە ئەمە داهاتی خۆمە ئەمە ئەمەی پێەکەم ئەو کاتە مەسەرەن ئەو بۆ بەنای موچەوەی بەنای پرۆکوتم ئەوەی کە هەیە لە دەستوری عێراقیە پرۆ با بڵێن بودجەی پەرەپێدانی پارێزگاکان کە بەداخەوە لە چواردەوە کە وەستا و ئیفلیج بۆ ئەم بودجەیە پرۆسەی با بڵێن خزمەتگوزاری تووشی ئیفلیج بوو بە هەمان شێوە لە هەرێمی کوردستان زۆر تەبیعیە حکوومەتی عێراقی بزانێ من پێم وانییە مەترسیە بێ بۆ ناوچەکانی کە ئەو کاتە حکوومەتی عێراقی تۆ کە بۆ کوتم کە ڕێکەوتی لەگەڵی کە تۆ ئەڵێ من بەشێکم لە حکوومەتی عێراق بە پێی دەستور ئەبێت بەشداربی لەوەینا چۆن بەشداربی لە شەڕی داعش مەسەلەن شەهیدت داوە وەکو کورد ئەڵێ لە خێر و لە شەڕیشا بەشدارم کەواتە لە شەڕەکە بەشدارمە بێ لە خێرەکەشا کە خێری یەکەم داهاتە بێ بەشداری بۆیە تەبیعی حکوومەتی عێراقی ئەو کاتە واجبێکی قانونی و ئیداریە لەسەری کە پشتی خۆدە و پشکەی کە منتیقە و ڕێکەوێ لەسەری لەگەڵ حکوومەتێرم بۆ دبنێرە یعنی ئەوە نیە و کاتە بڵێ وڵات تۆ خۆت ئەوەنە تێمنێتەوە حتمما ئەو کاتەش ئیتیفاق بە پێی ڕۆژ و کاتەکە لەگەڵت سیاست واخوازێ ئەو کاتە بە پێی ئەوەی کە گیرفانی تۆ چەنی تیا ڕەنگە تا ڕادەیەک تەسیرێکی کەمی هەبێ بە پۆینتوانەش بەپی ئەوەینت لەگەڵ بکە. بەڵێ دەتوانین بڵێن کە حکوومەتی عێراقی ئەوەندەی شەفافیەتەکەی بەلاوە گرنگە لە داهاتە ئەوەندە بەلایەوە گرنگ نییە کە داهاتەکە کەمەیە زۆرە دروستە؟ بەڵێ بیزەبێت بەڵێ ئەگەر ویستم یەکێ تعقیبیش هەبوو هەر لە سەقسەکانی کار دکتۆر بە حکمیەوەی ئێمە لە پرۆژەکان من لە لیژنەی پلان و پرۆژەکانم تعاملمان هەیە با بڵێن لەگەڵ باپەتایەتی پرۆژەکانی ئەوەی کە بڵێن یەکەکانی نیشتە جێبوون کە با بڵێن ئیشرافی ئەمانە لە ڕووی حکومیەوە بەڕێبەرایەتی گشتیوە بەرهێنان ئەیانکە ئیشرافیانەکە ڕاستە تا ڕادەیەک سعرێکەیە بۆ مەتر با بڵێن بە پێی های کۆست و لۆ کۆست و ئەوانە سعر هەیە بۆ مەتر دووجایە کە شوقەیەک دروستەکرێ حکوومەت بەڵام ئەمە تایسە نیگەرانی ئەم سعرە زۆر زعنی زەبت نەکراوە زۆر جار بە حکمی ئەوەی کە ئەڵێن بازاڕی ئازاد هەرچە من خۆم قەناعەتم وایە من قەناعەتم وایە کە ئێستا بۆ حەلی ئەوەی کە کاک دکتۆر شتێکی و ئابووری ناسە زیاتر ئەو ئەزانە پسپۆڕە باسی لەوە کرد کە باجی سەر کۆمپانیاکانی شتە جێبوون زیاد بکە لە بەرەوەی ڕەبحیان زۆرە بەڵێ بێگومان منیش ئێمە تێبینیمان کە چوونێتە سەر پرۆژەی واه بۆ یەکەی نیشتە جێبوون ئەندازیارمان هێناوە سعری مەواد دوینەکەمان بۆ این کردووە تێچوون و کلفەکەی 4 دەفتەر بۆ 4 دەفتەر و نیوە بەڵام بە 13 دەفتەر و نیو ئەم با بڵێن یەکەی ئەفرۆشێتەوە باوڵاتی بەداخەوە ژوای کردووە لەو لاوە هێشتا خواستی خەڵک پڕ نەبووەوە با بڵێن بە ڕێژە سێری بکەن بەرامبەر کرێنشینی و بێ ئەوەی کە خەڵک کرێنشینە و خانووینی و کرێچیە هێشتا لە چا ئەو زۆری شقانە اینەوە بۆ چووکە فەراغ بن و سعرەکان ئەوەنە خەیاڵین هەنێکیان ئەمێنێتەوە دواتر خەڵکی لەو بارەوە بتوانن ئەوەی کە ئێستا بەڵێ هەوڵی زۆرمان داوە بەڵێ مەبەستەکەم قسەکەی کاک دکتۆر بۆڵێ باج لەسەرانە زیادکە ئایا لێرە ئەم زیادکردنی باجە لێرە ئەو باشتر نییە کە حکوومەت بی لەو بکاتەوە لە هەنێ پرۆشسا ڕاستە بازاڕی ئازادوانە هەیە هەموو شتێک بازار منافەسەی بازاڕوانە و کاراسانی بکرێت بۆ کارگەکانە چی ئەمە هەمووی منتیقە بۆی زیاتر اقتصادەکە بەقوتکەی بەڵام لێرە ئەمە ئەوە ناخوازێت کە ئەڵێن باج لەسەر هەمان کۆمپانیا و هەمان جۆر زیاد بکرێت ئەگەر حکوومەت ئەوەی کە جاران پیان و قوتاعی هاوبەش کەرتی مشتەرەك حکوومەت خۆی بچێتە ناو بۆ نمونە هیچ نالێ ئێستا کاوەکووتمان پرۆسەیەکی بەرفراوان پرۆسی پرۆژەکانی نیشتە جێبوونە ئەگەر حکوومەت بە کەرتی هاوبەش لێرا بەشدار بێ لە ڕەبحەکەی ئاویش بێ بە خاوەنی نیوێ ڕەبحەکەی بە ڕێژێکی باش و ئەمە بکاتەوە بە داهاتێک و ژێرخانێکی ئابووری بۆ خۆی باشتر نەبوو و هەم کۆنتترۆل و هەم ڕقیبێکی باشتری شەوێ لە ڕووی کوالیتیەوە بەسەر یەکەکانەوە بۆیە بەداخەوە ڕاستە ئەگەر ئەوانە باش لە سیان زەوکە بەڵام گرنگەوەی لەولاوە بەداخەوە بە مبەڕیری بازاری ئازاد دیسان بارگرانەکە لەسەر هاوڵاتی نەبێ شوقەیەک لە سیانزەوە بکرێتەوە بە 14 و بە 15. بڵێ باشە دکتۆر کامەران باسی بارگرانی کرد لەسەر هاوڵاتیان شەفافی لە داهاتە دەکرێت بە جۆرێک لە جۆرەکان کاریگەری هەبێت لەسەر دۆخی بازار لە سەرەتا ئاماژە بۆدا کە شەفافی لە داهاتە کاریگەری زۆری دەبێت لەسەرەوە بەرهێنان ئیتر چ لەسەر ئاستی ناوخۆ لەسەر ئاسیەوە بەرهێنەرە بیانەکان بێنە هەرێمی کوردستان ئەی لەسەر دۆخی بازار لەسەر نرخی بازار هیچ کاریگەریەکێ بێت کەمتر کاریگەری بێت لەسەر دۆخی بازار چکە دۆخی بازار هۆکاری ئەوە نییە کە داهاتی حکومەت شەفاف نەبوو هۆکاری تری هەیە لە سەرەتای تەمەن لە هەموو بەرنامەیەک من باسی ئابووری کوردستان بکرێت باسی ئەو مۆزوعەکەم مەسەلەی احتیکار زۆر گرنگە کە حکومەت هێرێم تەرکیزی بکاتە سەر یعنی وتم لە ئەوڵا وتم 4 کۆمپانیا دەست نەگرێ بەسەر مەسەلەن یەک سێکتەرە بۆ من سێکتەری عقارات
ئەمە کێشەکەی تاوان لە هەموو کوردستانە ئەم شتە زۆر باوە بۆ نمونە تۆ کۆمپانیا هەیە 5,000 نیشتە جێبوون دروستکات پێویست ناکە کۆمپانیاک بەتەنیا 5,000 دروستکات بۆی کە احتیکار نەبێت پیانسایی بەو کۆمپانیایە پیانسایی بەو کۆمپانیایە پیانسایی بەو کۆمپانیایە ئەو کاتە ئەگەر 35 کۆمپانیایەکەی نیشتە جێبوونیە 75 کۆمپانیەکەی نیشتە جێبوون دروستکەن منافسە دروستە بێ لە نێوانیانە بۆی کە جەزبی چی بکەن جەزبی کڕیارام بکەن مەسەلی ئەوەی کە خواسێکی زۆر هەیە بۆچی بە 13 دەفتەر و کەسی ئەشفرۆشن پەیوەندی هەیە بەو خەڵکانی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان و یا ناو هەرێمی کوردستان شوقە و خان و ئەکڕن پەیوەندی هەیە زۆرتر لە 180 پەیوەندی بەوە ئەژینا خەڵکی بۆ من ناو سلێمانی یان ناو هەولێر خۆیان پارێکی ئەوەنیان نییە توان ئەو شوقانە بکڕن هەمووی زیاتر با بڵێن پەیوەستە بە بەشەکانی تری عراقەوە کە ئەوان داهاتێکی بەڕاستی زۆریان هەیە و بەشێکیشان ئەوان داهاتێکی زۆریان هەیە ئەوەی کە داهاتێکی زۆریە بێت کە پارەی دوو شوقەی بێت شوقەیەکرێت لە هەرێمی کوردستان کەواتە ئەم داهاتی کە حکومەت گوێ کاتەوە پێوەستە بە چیەوە پێوەستە بۆی کە بە خەڵک پیشان بۆ خەڵکی پیشان بڵێ کاکە من ئەمەنە داهاتمەیە و لە داهاتوش ئەگە پیشانی با بڵێ ئەمەنە خەرجەکانم هەیە بۆیە دایمە مەعاش دواکەیە بۆیە ناتوانم فلان خزمەت گوزاری بگەێنم بە تۆ بۆیە ناتوانم فلان دەرمام کڕم بۆ تۆ لە بەرەوەی کە پارەکەم هەموویە چێ بۆ مەعاش ئەبێ حکومەت خۆی ئەوە بۆ خەڵک بڵێ ئەجا ڕەنگە خەڵک پێ بڵێت جا بۆچی ئەمە هەموو مەعاش خۆرە دەیە ئەوش ڕۆ پرسیارش ئەبێ خۆی وەڵامی باتەوە حکومەت لەبەرەوەی کە خۆی کردوێتی جا ئێمە ئەزانین ئەم حکومەتە ئەم مەعاش خۆنانی تعیین نەکردو بەڵام پێشتر کردوێتی بەڵام المهم ئێستا ماڵە لەسەر ئەم باشە ئەو کاتە ئەڵێ دەباشە چارەس خەڵک پێڵێ خەڵک ئەو شتە نازانێت ئەڵێ خۆت چارەسەری بڕۆ چارەسەریکە خۆت چۆنی چارەسەری جا بێ حکومەت چیە سیاسەتە مالی نەقدەکان بەکاربێنەوە ئیزافەتەن بۆ قسەکانی مەسەلەن ئەم میوانە بەڕێزە قسەی زۆر جوانی کرد ئەو ئیشتراکەش ئەبێت کە مەسەلەن ئەگەر هات و فەرەزنا لە شوقەیەکە 8 دەفتەر دەست ئەگەر 4-5 دەفتەر دەستکەی بۆ نمونە بە قازانج 2 دەفتەری حکومەت جواب باشترە لە زەریبەکە خۆ منیش بەڵام ئەوە ناکرێت ئەوە ناکرێت هیچ نەبێ زەریبەکە بکرێت بەڵام لە زەریبەکەش یعفات زۆر دەرەچێ بۆەوە بەڵام یەکشتی تر زۆر گرنگە کە بیڵێم بۆ زیادکردنی داهاتی حکومەت بۆ نمونە لە هەرێمی کوردستانە 190 یەکەی نیشتە جێبوون هەیە لە سیتیەکانە لە زاخۆ تا خانەقین باشە ئەوەی کە لەژێر دەستی حکومەت هێرێمایە ئەم 190 یەکەی نیشتە جێبوون نزگەی 70-80 بەر سلێمانیە کرد 120 بەر هەرێمی بەر بڵێن بەشەکەی تری هەرێمی کوردستانەکەوێت ئەمانە کە کڕین و فرۆشتنەکە لە کاتی بڵێن لە شوقە و خانەکانیان هیچ زەریبەیەک نایەن بە حکومەت باشە لە کاتێکە سعری ئەوەی ئەوان 30 دەفتەر و 20 دەفتەر ئەوانەیە ینی بەستترین شوقە دروستەکەێت بە 15 دەفتەر و 10 دەفتەر ئێمە ئەزانین کە من خەڵکی سلێمانیم ئەزانم کە خانوویەک لە کارەزەوشی یا لە مەجیبە کە ئەفرۆشلێت ئەچێتە دایری تاپۆ و ئەچێتە زەریبە لە زەریبە فرۆشارە بێ زەریبە بە کڕیاری ژەبێ ڕسمی تاپۆ بێت بەڵام لە کاتی کە کڕین و فرۆش ناخن 190 نیشتە جێبوون بۆ هەرێمی کوردستان بۆ می زۆرە ئەبێ بە داهاتێکی زۆر بۆ حکومەت هێرێ ئەگەر ڕێگە بە کۆمپانیەکان نەیە ئەو کڕین و فرۆشتنە تەنها لە کۆمپانیەکە ئەکرێت لەلای حکومەت ناکرێت ئەمە زۆر گرنگە حکومەت هێرم ترکیز کات سەرەوە بڵێ هەچکڕن و فرۆشتنێک لە سیتیەکانە ڕووبات پێویستە بێتەوە ئەو مەلەفەی بێتەوە لای حکومەت و ئێمە زەریبە و ڕسوماتی ئەمە جۆرەکە بێ لە چارەسەر ئەوە جۆرە بێ لە چارەسەر قەنەعەتمە بەڕژەی 10-15 داهاتی حکومەت هێرم زیاد بکە کە 10-15 لە داهاتی حکومەت زۆرە بێ و لەو کورتێنانەش ڕزگاری دەستەکانە خۆش بێ دکتۆر کاک ڕزگار کاتمان هیچ نەماوە هیچ تێبینیە سەرنجێ شتێک دواوتەیەکی خۆت ئەگەر بە کورتی بێ من سواس دەکەم دووبارە سوپاس بۆ بەرنمەکە ئومێ دەخوازم کە ئەم جۆرە پرۆسانە بەردەوام بێ بۆی وەکوتم ئەو حاجزە گەورەی یان ئەو نەبوونی متمانە لە نێوان هاوڵاتی حکومەتە بڕەوێتەوە چکە لە هەموو دنیا حکمڕانیەوەی کە هاوڵاتی حکومت ئاگیان لێک بێ چەند خۆشە مەسەن لە شوێنێک بەفرێباری حکومت لە کەناڵەکان و لە سوۆسیال میدیاڵێ لەو ڕێگەی خەڵک با نەڕەوانە ئەمە بەردەوام یعنی خەڵک هەستەکە کە شتێکێ ناوی حکومەتە و ئاگای لە حاڵ وەزعەتی ئەمە نمونەیەکی زۆر ساکارە بۆیە تا هەموو پرۆسە گەورەکان بەتایەتی وەکوتم ئەمڕۆ کێشەی گەورەی هەرێمی کوردستان لە ئێستا بەڕاستی اقتصادە بۆیە گرنگە حکومت ئەم هەنگاوانە بەتایبەتی لەم بواری ئابووریا بنێ تەمەناکەم کاقوباد و تیمەکەی هەموو حکومەتێرێن بەردەوام بن لەسەر ئەم پرۆسانە بۆی خەڵک ژیانی بەرەو باشتر بڕات. زۆر سپاس کاک ڕزگار. سپاس بۆ ڕزگار حەمەنووری کە بەڕێزیان ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانین و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجۆ لەگەڵ ئێمەدا ئامادە بوو. سپاس بۆ دکتۆر کامەران قادر کە بەڕێزیان مامۆستای زانکۆسپۆر لە بواری ئابووری و دارایی. سپاس بۆی کە لە بەرنامەدا لەگەڵ ئێمەدا ئامادە بووی. گەیشتینە کۆتایی بەرنامە کاتێکی خۆش بۆیەوە خواتان لەگەڵ.